ساڵی تازان پیرۆزبایی لە دەکەم و بە تایبەت دەمهەیە دەبارەی ژینگەدا قسام بکەم مەخصوصەن کە ئێستا کاتی گەشت و سەیرانە وەختە کە دەچم بۆ دەرێ بۆ نێو سەیران دەبێ ئاگامان لە ژینگە بێ نابێ پیسی بکەین بە تایبەت خانمەکان وەختە کە خوراکی و غەزای دەخۆن دەبێ ئاژغاڵەکانیان خڕکەنەوە کۆیکەنەوە بیبەن دەگەڵ خۆیان لە دەرێ دانین نەگەوەی کە دەنێو ژینگەیدا بڵاویکەنەوە ژینگەی لە خۆمان نابێ پیسکەین. داوا لە هەموو خەرکی بەڕێزی کوردستان دەکەم هەموو گەنجەکان هەر کەسێک بێ ژینگای بپارێت چ ژینگەبی چ ناومۆرەکان چ ناو شار هەر جێیەکی نابی بێتە پیسکردن چونکی پاکژی لە هەموو جێیەک خاوێن و جوان دەبێ ئینشاڵڵا. هیوادارم ئەگەر چینە دەرێ ئاشغاڵ و شت لە ژینگە نەڕێژین دەیەوێش کە ڕشتا زانین دوای کە هاتینەوە کۆیان کەینەوە لەنەوە ئاشغاڵی هەیەدا کیسانەیە بیانێنەوە ماڵێ گەر ئاشغاڵیش نەبوو لەوێ خڕێنکەینە بینین شارەداریەوانە خڕیان دەکەتەوە دوای شڵانەندەکان جاژم بێ پیا بفەڕ ناکە وەختێک شلوغە خیابان زادە شلوغە پێکەوە هەمکارێ بکەن. قولی فارس دەڵێن شهر ما خانه ما یعنی شاری ما ماڵی مێ و هەر کەس پێویستە ماڵی خۆی پاکخایان ڕاگرێت کەس ناتوانێت بێ ماڵی ئێمە خایان کاتەوە ئێمە بە خۆمان دەبی بە کۆلتوری خۆمان یعنی بە فەرهەنگی خۆمان بە ئەوەی خۆمان ماڵە خۆمان پاکخایان ڕاگرێت پس ئەوە ئەرکێکە لە سەرشانی هەموو تاکە هاوڵاتیەکی خۆمان چ لە کوردستانی ڕۆژهەڵات چ لە کوردستانی باشوور چ لە باکوور و لە ڕۆژاوە.